تەلاقدان لە یەک جیابوونەوەی ژن و مرد معنای وانە ئەو ژن و مێردە خاڵێکی زۆر گرنگە. معنای وانە ئەم ژن و مێردە کاتێ لە یەک جیا دەبنەوە ئیتر بە جیابوونەوەیان دایک و باوکایەتی کۆتایی پێبێت. دایکایەتی و باوکایەتی کۆتایی پێ نایە بە تەلاق، چونکە دایکایەتی و باوکایەتی عەقدێک نییە، پەیمانێک نییە بە زەواج دەست پێ بکە و بە تەلاق کۆتایی پێبێت. تازە مادەم تەلاق درای نامێ مناڵەکانت ببینیت. ئەمە بەڕاستی زڵمێکی زۆر گەورەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح جامع صغیرە فەرمێ: من فرق بين والدة وولدها فرق الله بينه وبين أحبته يوم القيامة. هەر کەسێک مناڵێک لەگەڵ دایکیا لە یەک جیا بکاتەوە، تر ئەگەر زانایان دەفەرمون ئەمە مەبەستی کێیە، ئەوانە بوو کۆیلە بوون، جاران کۆیلەکان دەفرۆشران مناڵەکە و دایکیان لە یەک جیا دەکردەوە. دەفەرمون هەموو ئافرەتێک دەگرێتەوە، هەموو دایکێک، ئەگەر حڕ بێ یا عەبد بێ. هەر کەسێک، هەر مێردێک، هەر خەزوورێک، هەر پیاوێک، هەر نێرێک دایک و مناڵ لە یەک جیا بکاتەوە لە جیابوونەوەیەکی یەکجاری، خۆی گەورە وەکو سزایەک لە ڕۆژی قیامەتە ئەو ئینسانێک کە دایک و منداڵێکی لە یەک جیا کردەوە، خی گەورە لە قیامەتە ئەو کەسەکی خۆش بێ خوا لەو کەسە جیاکات، چونکە ئەم دایکە مناڵەکەی زۆر خۆشەوێ. بەڵام ئەم پیاوە زاڵمە ئەڵێ نابێ مناڵەکانە ببینی. لە هەمووشی زاڵمتر جاروێ باوکێتی، باوکی ئافرەتەکەیە، براکەیەتی، ئەڵێ نابێ مادەم هاتووتت بۆ ماڵی ئێمە نابێ مناڵەکانت ببینیت. دایکایەتی کۆتایی پێهات. ئەی باشە بۆ بە کوڕەکەت ئاوا ناڵی، کوڕەکەت سێ چوار مناڵی هێناوەتە سەرت، ئەی بۆ بە کوڕەکەت ناڵی مناڵەکان بنێرەوە بە دایکی باوکایەتی کۆتایی پێهات. بۆچی دایکایەتی کۆتایی پێهاتوە باوکایەتی کۆتایی پێ نەهاتووە؟ تخوا ڕوو دەکەمە ئێوە بە تایبەتی ئەوانەی کە تەمەنێکتانەیە، تخوا کچەکانتان بۆتان باشە یا کوڕەکانتان بەعام، بۆیە دایک و باوکایەتی کۆتایی پێ نایە. دایکت برای بەڕێزم هەر چیەک بێ ئەبێ ئاگات لێ بێ. سەچەنەها کەسەیە کوڕە عازە بە ژنی هێناوە وەڵا 20 ساڵ ئاگام لە دایکم نییە، دایکم نەبینی و کاتی خۆی ئەو زاڵمانە لە یەکیان جا کردوتەوە، نابێ دایکت بە هیچ جۆرێ ببینی. تۆ پیاو بە پیاو، باوکت ڕازیە، باپیرەت ڕازیە، خاڵۆت ڕازیە، مامەت ڕازیە یا ڕازی نییە، بڕۆ دایکت بدۆزەرە بچۆ بۆ لای. و تۆش نەڵی بەخوا نابێت ئەم کچە زایەن بێ بۆ لای دایکی. بەڕاستی زۆرمان زاڵمین لەو مەسەلەدا. ئەو زاڵمی کە هەمانە تەنها بۆ ئافرەتشە، بۆ کوڕەکانمان نییە. مناڵی بووک بەخێوەکەین، مناڵی کچەکانمان بەخێو ناکەین. وەڵا ئەمە مناڵی من نییە، یعنی کچەکەت مناڵی تۆ نییە، بەس کوڕەکەت مناڵی تۆیە. بۆیە مناڵی کچەکەت بە مناڵی خۆت نازانی، مناڵی کوڕەکەت بە مناڵی خۆت دەزانی. دایک و باوکایەتی کۆتایی پێ نایە. ئەگەر پێت خۆشە خوا لە قیامەتە لە خۆشەویستەکان و ئازیزەکانت جیا بکاتەوە، مناڵ لەگەڵ دایکیا بترازێنە، کەسەوەی پێخۆش نییە. بۆیە بزانن، چاک چاک بزانن، تەلاق نیهایەت و کۆتایی نێوان ژن و مێردێکە. ژن و مێردێک بە تەلاق و بە جیابوونەوە کۆتایی نێوانیان دێت، عەلاقە و پەیوەندیان ئەبچڕێت. بەڵام تەلاق بچڕاندنی عەلاقە و پەیوەندی نییە لە نێوان دایک و باوک و منداڵە. نابێ مناڵ لە دایکی مەنعکرێ و لە باوکیشی بە هەمان شێوە. ئەبێ ئیتیفاق بکەن لای هەردووکیان بێ، لای هەردووکیان بژی. باوکی بەڕێز باپیرە، تۆش باپیرەیەکی باش و پیاو بە پیاو مرد بە. مناڵی کچەکەت بەخێوکە چۆن مناڵی کوڕەکەت بەخێوەکی، فەرقیان مەکە، ئەوی جگەرگۆشەی تۆیە، کچی تۆیە. با نەڵێت باوکم حسابم بۆ ناکە، با نەڵێ باپیرەم ڕقی لە ئێمەیە. بۆیە ئاگاداری ئەو خاڵەبین وەک دووبارەی دەکەمەوە، بە تەلاقدان ژن و پیاو لە یەک جیا دەبنەوە، پەیوەندی و عەلاقەیان دەبچڕێ، بەڵام دایک و باوک بە هیچ جۆرێک نابێ پەیوەندی لەگەڵ مناڵەکانیان بچڕێ، چونکە ژن و مێرد لە یەک جیا بوونەوە تاو، بەڵام دایکایەتی و باوکایەتی هەر دەمێنێ و هەر دەژمێنێت هەتا مردن.